28 ئایار بوو کە بە بڕیاری وەزارەتی دارایی عراق موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕاگیرا تا ئێستا هەوڵەکان بەردەوامن بۆی کە موچەی مانگی 5 و هاوکات شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بەگشتی بنێردرێت. دوو شاند هاتوونە هەرێمی کوردستان، شاندێکی تەکنیکی بڕیارە شاندێکی سیاسیش بێت. بەڵام ئایا بەغدا پابندی ئەم پرسە دەبێت لەگەڵ هەرێمی کوردستان و ڕێککەوتن دەکرێت و دانوستانەکان ئەنجامیان دەبێت لەسەر کێشەکانی نێوان هەولێر و بەغدا؟ لەگەڵ میوانەکەم لەسەر بابەتە قسە دەکەم. بەڕێز دانا جەزا ئەندامی پێشووی پەرلەمانی عراق لە سلێمانیەوە لەگەڵمە. بەڕێز دانا سپاس کە لەگەڵ کوردستان 24 دوو شاند لە بەغداوە دێنە هەولێر بۆ ئەوەی کە باس لە کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ماف و شایستە دارایەکانی کوردستان بکەن. پێت وایە هاتنێم شاندانە توانێت هیچ لە بڕیارەکانی وەزارەتی دارایی عراق بگۆڕێت؟ سلااو ڕێز بۆ جەنابێت بۆ بینەرانی کوردستان 24. طبعاً بە تاکید ئەگەر شاندێک هەبێت بە نیازی چارەسەرکردنی کێشەکان بێ ئەبێ دەواازێ بکەنەوە بۆی کە کێشەکان چارەسەر موچە سەرفرێ. بەڵام ئێمە بێئومێدی ئەگەر جاری وایە دروست بێ لەسەرەوە نییە کە ئەم شاندێت بڕیارەیانەیە. بابەتەکە زیاترە بێ لەسەر و تیش بخین کە ئایا بڕیاری پشتی پەردەچیە. بڕیارەکانەوەیە کە لەم شاندانایە لە شاندەی داهاتووە یان لە خودی ناوەڕۆکی ئەو بڕیارانەی کە لە ژوورە تاریکەکان قەرایراوە ئەیانەوێ ئەم کێشە چارەسەرکردنی یانەوێ بە هەڵواسرای بمێنێتەوە وەکو کارتی فشار بەرامبەر هەرێمی کوردستان بەکاری بێنن. ئێمە چەند جار وتمانە ینی لەوێ چەندین جار باسمان کردووە ئەم بابەتە ینی بە سەراحەت بڵێن بابەتێکە سیاسیە. بۆ سیاسیە لەسەر چەند خاڵێکە. یەکەمیان ئێمە گەر سەیری مادەی 170 دەستوری عراقی بکەین ئەمە وەڵامێکە بۆ سەررجەم ئەو پرسانی کە هەیە پەیوەست بە هەرێمی کوردستان داهات پشکەکانی هەموو بابەتانە. ینی بە پێوە مادەی ئەسڵ ئێمە نابێ باسی موچە بکەین لەگەڵ حکوومەتی عراقیە لە حکوومەتی فیدراالیە بێ باسی با بڵێن پشکی هەرێمی کوردستان لە بودجەی فیدراالی عراق بکەین. دوجار حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەوکو فیدراالیەت هەیە حکوومەت و پەرلەمانەکەی دانپادێنراوە ئەوان مەسئولن بەرامبەر خەڵکی کوردستان کە چۆن موچیان بۆ دابینەکە چۆن خزمەت گوزاریان پێشکەشەکە. بۆ ئەمە خودی خۆی پێشلکاری ئەمەیە. ئەمە بۆ دروست بوو لە دوای ئەو کێشە سیاسیانەی لە نێوان حکوومەتی هەرێمە حکوومەتی فدراالی دروست بوو کە دادگای فدراالی بڕیاریە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان جیاب بکرێتەوە لە کێشە سیاسەکان. ئەمە دووبارە فاوڵێکیە کە کاربەدەستان مناڵم حکوومەتی عراقی ئەوانەی کە بڕیاریان ناوە دووبارە ئەم فاوڵیان گر کە دادگای فدراالی بڕیاریە موچە بۆ موچەخۆران سەرفکرێ بە دەر لە کێشە سیاسەکان. بەڵام بینیمانەوەی کە هەیە ئەو موچە ڕاگیرە و موچە سەرف نەکرا بابەتی کێشەی ئیداری و سیاسی تەکەڵ کراوە کامش دووبارە با بڵێن هۆکارەکەی فەرمانبەرانی بەڕێزدانا ئاماژت بە خاڵێکی گرنگ کرد حکوومەتی فدراالی عراقە. شاندەکان دێن دانوستانی شەر بەردەوام دەبێت، بەڵام ئایا بە نیەتی چارەسەرکردنی ئەم بابەتە دێن؟ ئایا هیچ نیەتێک لەلایەن بەغداوە هەیە بۆی کە بابەتەکە چارەسەر بکات بەگشتی یان نا تەنها ناردنی شاند و چوونی شاند و دانوستانە بەڵام هیچ ئەنجامێکی نەبێت؟ ڕاستی بڵێم ئەم پێشهاتانەی کە لەم ئەخیرا دروست بوو کاریگەری هەیە لەسەر هەندێک بڕیار لە مجالەنە خودی عراق بێ یان لە دەرەوە هەبێت یان با بە سەراحەت بڵێن ئەوەی کە ئێستا هەیە هەرێمی کوردستان لەو چوارچێوەی کە هەیەی کە چوارچێوەیەکی با بڵێن تا ڕادەیەک میانڕەوی وەرگرتووە نەبوو بە تەرەف لە کێشە سیاسەکانی ئەم منتیقەیە و نایەوە بێ بە بەشێک لە ئەو کێشانە و نایە بێ بە بەشێک لە بڕیاری وڵاتانی دراوسێ. ئەمە وای کردووە کە هەندێک وڵاتی دراوسێ فشار بکەن لەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی لەم چرکە ساتەیە کە ئەم کێشانە دروست بوو. دیارە هەندێک پاڵپشت هەیە بۆم بڕیارانە. ئەمە لەلایەکەوە کە بڵێن بابەتە هۆکارە ئەقلیمی سیاسەکەی هەیە. هۆکاری کە ئەوەیە کە ئێسامە بەرەو هەڵبژاردنێ گەڕۆین ئەو شار و شارۆچکۆ پارێزگانی لە خواری عراقا یانە گەر سیر بکەین ناڵێن لای ئەمە زۆر 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 بێ کێشەین و هیچ کێشەیەک نیە. بەڵێ لە هەرێمی کوردستانیش لێرەوەیە گلەی هاوڵاتی هەیە، کێشە هەیە لەوانەیە لە خزمەت گوزاریە لە هەندێک بابەتی کە بەڵام ئەگە بەراوردی کەی بە خواروی عراق بەڕاستی خزمەت گوزاری زۆر خراپە، پێداویستی خەڵک زۆر زۆرە تاشتا زۆر شتماوە بکرێ. ئەمە بۆ ئەوەی کە هەندێک لەم بابەتانە ڕێک خن و بخوان کە بەرەوە بژاردنە ڕووی محتەمەڵە فشارکەن لە هەرێمی کوردستان بڵێن پارە ناوین ئەبێ بینێت. ینی ئەم شتانەیان کردووە لەگەڵ هەرێمی کوردستانە بۆ ئەمانەوە کە دووبارە
فشار لە هەرێمی کوردستان باشە کەواتە دەگوترێت هەموو کاتێک هەر کاتێک کە عراق لە لاواازترین حاڵەتی خۆی دابێت ئەو کاتە کارتی گوشار بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاردێنێت یا سیاسەتی پێچەوانە بەرامبەر بە هەرێم بەکاردێنێت. ئایا ئێستا عراق لە لاواازترین حاڵەتی خۆیدایە تووشی کێشە ناوخۆیەکان و کێشەی تایفی وەروها کێشەی دەرەکیش بۆتەوە بۆیە بەم شێوازە مامەڵە دەکات؟ بەڵام یەکێک لەوانە لەواچی ئەمە بێت ئەو کوتمانی ئەو کێشانەی کە دروست بووە فشاری وڵاتێکی دراوسێ لەسەرەوە وڵاتێککە لە خوارەوە هەندێک بەرژەوەندی کە ململانی سیاسی یەکلاکردنەوەی ململانە لە ناو عراقامانە بۆ خۆی بزە بدەوە فشارە دروستەکە جگەلەوەی کە یەکگرتوویەک لە ناو ماڵی شیعیان نیە یەکگرتوویەک لە ناو ماڵی سونەیان نیە ململانی لە ناو خۆیان هەیە فشاری هەڵبژاردن دووبارە بابەتی خستۆتە بەردەمیێوان کەم و کورتەکانی خۆیان ئەمانە هەمووی فشارە بۆی کە وا بکەن بەرامبەر هەرێمی کوردستان هەندێک فشارکەن تا پیشانی خەڵکی خۆیان بڵێن ئێمەوە تا لەسەر مافیەوە لەسەر پارەیەوە محاسبەوەکەن بەڵام ئەمە گەر سەیری ئەم بابەتانە بکەین ینی ئەو کێشە و ململانیە و ئەو گەندەڵیە و ئەو بابەتە خراپانەی لە ناو لە عێراق و لە خواروی عێراق و لە بواری نەوت و داهاتی ناخۆ و خاڵی سنووری و گومرگی و دابشکردنی خاڵە سنووریەکان و ئەم بابەتانە هەیە ینی ئەمانە ئەگەر پەرلەمانی عێراق و دەستگای نەزاهی عێراقی لەسەرم خاڵانە بۆستێ بڕواکەمە 5 ساڵی کەش دۆمە لە فانە جاتی نەبێ ئەوە نەکێشەی قورس و گەورە هەیە ئەگەر بچێتە ناو عەقدی نەوتەکان و عەقدی خزمەتگوزاری و ئەو پێداویستیانەی لە ناو عێراقا کراوە دەیان کەس و سەرکردا بێ بێنە بەردەمی دادگا و ئەم بابەتانە وەڵام بنەوە بەڵام دابەشبوونی عێراق بەسەر هێزە سیاسەکان بوونی چەکداری لە دەرەوەی دەسەڵات بوونی ئەومە ملیشایە کە چێکی بەدەستەوەیە کەوانە پاڵپشتی شوێنیکیان هەیە و پرۆژیان بەدەستەوەیە و هەر بابەتێک کە بچێتە چوارچەوەی داهات و سیاست و بێوان بڕیاری لەسەر بن وای کردووە حکوومەتی عێراقی ئەو دەسەڵات و بڕیارێک لاکەرەوەی نییە کە بتوانێت ئەم کێشانە چارەسەرکە ئەوەی کە هەیە بێ لایەنە سیاسەکانە بابەتە بکەن ینی بڵێن حزب سیاسەکانە بێوانە بکە بەڵام لەگەڵەوەشە ئێمە بێ قەوسێک بکەینەوە کە لە هەرێمی کوردستانە پێویستە ئەمە پێشتری ژوتومان ینی ئەو ڕێکەوتنانە ئەبێ ڕێکەوتنی کۆنکرێتی بێ بەڕەسمی بێ شایەت هەبێ ڕێکەوتنەکان دووبارە تەفسیری سیاسی کە و با بڵێن پێچوپاناکی بۆ نەدەستنەوە دوجار نەتوانرێ بە شێوکی قامی لەگەڵە تەعامل باشە بەڵام بەڕێزدانا ڕێکەوتن دەکرێت ئەم کێشانی لەگەڵ دەستور لە دەستوردا جێگیر دەکرێت لە پەرلەماندا پەسەند دەکرێت دادگای باڵای فدراڵی بڕیاری لەسەر دەدات بەڵام لە سەروبەندی ئەوەی کەم کێشانە چارەسەر بکرێت لە ژێر گوشاردا ئەندامانی دادگای باڵای فدراڵیش دەست لە کار دەکێشنەوە کەواتە بەغدا نایەوێت بە نیەتی چارەسەرکردنی کێشەکان هەنگاو بنێت ئەی پرسی موچە کەی بە تەواوەتی چارەسەر دەبێت ئەبێ هەرێم دەست بۆ چه بژاردەیەک ببات سەریکەوەی کێسا باسییان کردووە سێ بابەتیان باس کردووە داهاتی ناوخۆ داهاتی نەوتی لەگەڵ هەندێک پرسی پەیوەست بە خاڵی گومرگی و بابەتە فیدراالەکان وانیکە مەسلەی با بڵێن تەوتینیش بەشێکە لەو بابەتانە کەمە پێشتر اتفاقی لەسەر کرابوو کە تەوتین تەفسیرێکی بۆ کراوە هەر بانکێکە لە ناو منزومەی بانکی عێراقا بێ ئەترافیە بێتوانێت و تەوتینە بکە حاڵەمە بابەتێکە بێ زیاتر قسەی لەسەر کرێ بەڵام مەسلەی داهاتەکان خۆی بەپێی دەستور یەکلا کراوەتەوە کە داهاتی فیدرالی ئەوەی کە بۆ عێراقە چێ دیارە ئەوانەی کە لە ناو هەرێمەکانە بۆ عێراقە چێ لە 150 داهاتە گومرجەکان و ئەوەی خاڵی سنوورەکانە داهاتی ناوخۆ بۆ خودی پێداویستی و بودجێی تەشغیلی پێڵێن بۆ هەرێمەکان خۆی بەکارێت ئەمەی کەسا کراوە اتفاقەوەی کەم داهاتە تەخمین کرێ لەگەڵ داهاتی فیدرالیا بۆی کە لە مەقاسە بکرێ لەگەڵ با بڵین ئەو بودجەی کە بۆ هەرێمی کوردستان دانا بابەتی نەوت یەکێکە لە بابەتانەی کە وە بە گرێن بابەتە ئەمە لە دەست هەرێمی کوردستانە نییە من تەسەورم وایە هەرێمی کوردستانیش بێوێ دەم نەوتە هەناردە بکە بەڵام میکانیزمەکەی لەوانەیە کێشەیتیا بۆی کە بیستمان یعنی ئایا چەند بۆ کۆمپانیەکان سەرفەکرێ چونکە عقودەکان جیاوازە عقودەکانی نەوت لە هەرێمی کوردستانە عقودی بڵێن شەراکەتە عقودی ئەوەی لە عێراقا هەیە عقودی خزمەتگوزاریە خدماتە دوو عقدی جیاواز ئێمە نابێت بەو شێوەیە بەو میکانیزمە سەیریەوە بکەین عقودەکانی ئێرە پێشکەوتوترە هانی کۆمپانیاکانە زیاتریشکەن زیاتر با بڵێن بەرهەمیان هەبێ بۆی کە خێر بە خۆیان زیاتر دوجار بۆ هەرێمی کوردستانی زیاتر بێت ئەمە کێشەکان کە لێرە دروست بووە بابەتێک لەوانە ئەم کێشیان دروست کردوە بەڵام ئەمەش بۆ خۆی چەند مانگەوە پێش ئەم کێشەیە بۆ ئاستا زەق نەکراوەوە ئێستا کامانە زەقەکەنەوەی کەن بە خاڵی
فشار لە سەیرێمی کوردستان دووبارە ئەمە باگراوندە سیاسەکەیە بەڵام لەگەڵ هەموو ئەمانایمە بڵین بەرەڕووی چارەسەرکردنی کێشەکان بڕین باشترە خەڵک لە وەزێکی خراپایە موچەخۆر هیچ گوناهی نییە کە دوو مانگ موچەوە نەگرێت کە هەموو ڕۆژە بچێت داوام بکە نیگەرانی هاوڵاتیان حەقی خۆیانەکە لە حکومەتی هەرێم نیگەران بن یان گلەی بکەن چونکە بە حکومەتی خۆیان نەزان ئەوان بە بەپرسەزان لە بڵێن دابینکردی مافەکانیان بەڵام بێت تێگەشتنیش هەبێ کە حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر لە بەردەستیا بیا بتوانێت ناکرێ و نابێت و بڕا ناکەین کە درێخی بکە لە پێشکەشکردنی و خزمەت گوزاریە و ئەو پێداویستیانە کە هاوڵاتیان پێویستیانە بۆیە بێ بەڕۆڕووی چارەسەری کێشەکان بڕۆین گرژی کەمتر بێت تا بتوانین لە ڕێگەی مێزی گفتوگۆیە ئەو مافەنی هەرێمی کوردستان بکرێ و لەسەر بنەمای دەستور دەری جەنابتەڵی چارەسەری کێشەکان بکرێ و مافیا وڵاتیان دابین زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز دانا جەزا ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس.